لە یاری لووتکەی هەفتەی سێمی خولیەستێرەکانی عێراق هەولێر لەسەر یاریگای فڕانس و هەیری میوانداری زەوڕای ڕکابەری کرد. لە سەرەتادا زەوڕا هەوڵەکانی بۆ گۆڵێکی خێرا چڕ کردبوویەوە، هەولێریش بەم لێدانە سەرەوەڵامی میوانەکەی دایەوە. لە خولەکی 19 بە سوودوەرگرتن لە لێدانێکی گۆشەوە کاظم ڕەعد بربەستی یەکسانی شکاند و نەورەسەکانی بەغدادی بە گۆڵ یەکەم پێشخست. لە دواخولەکانی نیوە یەکەم خەریک بۆ حەسەن عەبدولکەریمی ناسراو بە قوقیە بە ئەسیستی ئیبراهیم غازی، گۆڵی دومیش بۆ زەوڕا زیاد بکات، بەڵام تۆپ بە نزیکستونەوە چووە دەرەوە. لا نیوەی دوم یەکەم دەستپێشخەری بۆ سپی پۆشەکانی بەغداد بوو. کوڕانی شاری قەڵا و منارە هەوڵیان دەدا ئەنجامەکە یەکسان بکەنەوە. لە خولەکی 72 بە ئەسیستی مستەفا قابیل، شێرکۆ کەریم بە شێوازێکی نایەب ئەنجامیدا و گۆڵی یەکەم و یەکسانی بۆ هەولێر تۆمار کردەوە. ئەم لێدانە ڕاستەوخۆی هەڵۆفایق مەترسی خستە دڵی زەوڕایەکان. ستون بربەستی گۆڵی دۆم و پێشکەوتن بوو. یاریەکە تا کۆتایی بەم ئەنجامەمایەوە بە یەکسانی بە گۆڵێک بۆ هەر لایەکان کۆتایی هات. هەردووتی بوونە خاوەنی 7 خاڵ و بە کاتی لە پێشەنجیمانەوە دوای وەستانی خولەکە بۆ ماوەی 20 ڕۆژ بەهۆی پشوەکانی فیفادەی هەولێر لە هەفتەی چوارەم دەبێتە میوانی قاسم و زەوڕاش پێشوازی لە زاخۆ دەکات. حسێن محەممەد، کەناڵی پێم، هەولێر.